دانەیە لەسەر زانستی پزیشکی چینی تا ڕادێک زانیاریتان هەبێت لە ڕێگەی ئەو درامانش کە ئەیبینن تا ڕادێک زانیاریەکانتان زۆرتر بوو بێت لەسەر دەرزیاژن و ئەم مێتۆدانش لانەیە لە ڕێگەی دراماکانەوە هەر کۆمەڵێک زانیاریان دەستکەوت بێت بەڵام ئێمە لە تەوەری کۆتایی ئەمڕۆمانە ئەمانێت لەسەر ئەم بوارە لە تۆپ و زانستی پزیشکی زیاتر زانیاریتان پێشکەش بکەین ئایا تەنیا دەرزیاژنکردنە یان ڕێگەی ترە دەرزیاژنکردن بە چ شێوەیەک ئەنجامەدرێت ئەو خاڵانەی کە دەرزیەکانی تیا بەکارەهێنن کامانەیە و بۆ کامێک لە گرفتەکان بەکارەهێنرێت هەر بۆیە ئەمانە لەسەر ئەم بابەتە بە چڕ و پڕی قسە بکەین بە میواندارەتی بەڕێز دکتۆر ئامانج عەبدولکەریم کە بەڕێزیان پسپۆڕی زانستی پزیشکی چینین لە کوردستان دکتۆر سڵاوی لێ ڕۆژ باش بەخێر بێژی بەڕێزیشت باش دکتۆر لانەیە کاتێ باسی زانستی پزیشکی چینی ئەکرێت تەنیا خەیاڵمان بچێت بەرەو ئەوەی کە ئەوان زۆر گرنگی ئەدەن بە دەرزیاژنکردن بەڵام لانەیە بوارەکە زۆر بەرفراوانتر بێت بۆیە بۆ ئەوەی کە زیاتر لەسەر مێتۆدەکان و تەکنیکەکان زانیاری وەربگرین با بێنە لای جەنابەت تۆ باسمان بۆ بکەیت بەڵێ زۆر سپاس زۆر بەخێر زانستی پزیشکی چینی زۆر فراوان و زۆر کۆن و زۆر گەورەشە ناتوانین بەم بەرنامەیە کورتە باسی کەین بە ئاسانی بەڵام وەکو وتت لە پرۆگرامەکانی تەلەڤیزیۆنە ئەم شتان بینیوە بەداخەوە زۆر کۆنەوە 800 ساڵەگەرێتەوە بۆ 800 ساڵ ئێستا زانستی چینی زۆر لەگەشەدا لە هەموو وڵاتانی جیهانە لە زانکۆکانە خوێنێ خەریکە چەندەها کۆلیجی گەورە هەیە لە ئەمریکا لە ئوسترالیا یعنی بۆتە بەشێک لە زانستی پزیشکی چەندێک مێژوویەتی مێژووی زانستی پزیشکی چینی زۆر کۆنا بەڵام یەکەم کتێب کە بە تەواوەتی نووسراوەتەوە 2500 ساڵە پێڵن یەلۆ ئەمپیریەر لە بینی پاشا و دکتۆرێک هەیە قسەکە حوارەکە لەسەر سروشت و لەسەر مرۆڤ کە بەشێکە لە سروشت و لە گردون زۆر باشە بە چیە نەخۆشیەکانیان دەست نیشانە کرد ئەوەی ڕاستی بێ زانستی پزیشکی چینی پێویستی بە زۆر ئامێرۆشت نییە هەرەوەیە تۆ هەسەیکردن و بۆنکردن و تاستی نەبز و سەیری زمان و سەیری لەش و شتەکانی کە پرسیاری لێکەی توانی بزانی کە ئۆرگانەکانی لەکوێ هەڵیتیایە وزەی لەشی لەکوێ گۆڕاوە وزەی ساردی و گەرمی وزەی ژن و پیاوی وزەی ئەتر ئەم وزەی ینونیاگی پێڵێن خۆی فەلسەفەکەی لەوایە ئەو وزەیە و دوو وزەیە چۆن ڕێخیتەوە مەزان تۆ هەموو کەسێ بەردەوام تۆ لە گۆڕانی وزای لە لەشتە هەموو دەوروبەرەکەش لە گۆڕانایە تۆش لەگەڵەوەیە گۆڕیت تۆ هەر خەمێکی بچوو بخۆی یان خەمێکی کەم یان پێکەنینێکی زۆر یان هەوایەکی سارد لێدا ئەکسەر گۆڕێ وزێ لەشتا هەموو لەش تێگەچێت کەواتە هەموو ئۆرگانەکانە بدۆیەکە وەکو چۆن دۆمینە بدۆیەکە گۆڕێت پەیوەندیان بەیەکەوەیە جا دکتۆر بەردەوام دەرزی ئاژنین یەکێکە لەو بابەتانی کە دەست بەجێ یەکسەر زانستی بواری چینیمان بیرەخاتەوە خۆی سمبۆلی هەموو زمانینەکەی لەوایە دەرەکەی جا ئێستا ئێمە هاوکارێکمان لەگەڵمانە هەر کارمەندێکی خۆمانە ئەگەر لێرە لەگەڵمان ئامادە بێ بۆ ئەوەی کە لە کاتی گفتوگۆکردنەکە لەسەر دەرزی ئاژنین لەسەر کاکسۆرانیش ئەنجامی بدەی فەرموو کاکسۆران ئەگەر باسێکمان لە دەرزی ئاژنین بۆ بکەی دکتۆر دەرزی ئاژنین بەشێکی زانستەکەیە زانستەکە خۆی هەرەوە نییە بڵێت دەرزی بکەی بەکەوت لە خوا حافیزتەوە و چاگە بیتەوە نا ئەبێت تۆ بەردەوام لەگەڵ یابیت و جەلەساتەوە و دوایەوە دەرمانی جیاییە دەرمان و ینی زۆر لەگەڵ شێوازی خۆراگە گۆڕێت یعنی بەپێ ئەو کەسە هەڵەیەکی گەوراکەن بەتایبەتی لە کوردستانە بەردەوام هەر ڕۆژە و شێوازێکێ بۆ خۆراک بۆ هەموو کەسێک هەر کەسە و تایبەتمەندی خۆی هەیە و بەپێی ئەو کەسە ئەبێ خۆراکی بۆ تایبەتی بڵێ وەڵا گۆشت بۆ هەموو کەس باشە یان دووک بۆ هەموو کەسێ باشە نازانم ینی وا من پێکردین سەڕاستی گاڵتە پێکردن ئەمە گاڵتە جاریە بەداخەوە ئێستا کاکسۆران لەلامان ئامادەیە پێم خۆشە هەم لێدانێکی دڵی بگریت هەم سەیرێکی ڕەنگی ڕوخساری بکەیت پێمان بڵێ چۆنە بارودۆخی کاکسۆران بەخێر بێت بەخێر بێ کاکسۆران چاو تۆزێ زەختی جا چاو لە زانستی چینیە دەرگای جگەرە جگەریش ئۆرگانێکی زۆر عاتەفیە بەردەوام تۆ لە زەختابی لە تۆڕەبوو نابیت جگەر ئەکرێتە هاوار وەکووەتێکە چاو یەکەم جگایەکە عزیز دێگات چاو وشکە بێ یان سوورە بێتەوە ڕاستی سوور بۆتەوە دیارە مشکلی تۆڕەبوونشتەیە زۆر ئارام لەسەر خۆی
خەویش بەشێکەوە باشە ئێستا ئەگەر گرفتێکی هەبێ دکتۆر ئەگەر دەرزی ئاژنینی بۆ بکەی بۆ گرفتێکی دیاری کراوە ئەگەر ئەنجامی بدەن ئێستا وەکو تاقیکردنەوەی زانستی کردومانە لە ئەوروپا یەکێک بۆ ئێناڵم بزانم چی بۆکەیت فەرموو دەستە خۆش بێ پرسیاری لەکەم پرسیارەکانی ئەوە هیچ کێشەیەکت هەیە خەو باشە خەوت کەمە ئێدەوە خۆی کێشەیەکی زۆر گەورەیە لە زانستی چینیا چکە خەو ئاساسە معنای ئەوەیە وزەی گەرمی و سادی تێک چووە وزەی لەشت هەمی گۆڕاوە کەواتە ئەمە خۆی کێشەیەکی گەورەیە باشە ئازارن لێ جێگایەکە خواردنە پێکەوێ باشە هەندێک شتێنەتەن باسی کردن چکات تەلەڤیزیۆن بۆ پرۆگرامێکینە بەڵام من حەزەکەم بۆ ئەزێت کێشی یەک تۆر بسوڕێ بەوەی کە کامێراکە ڕۆشە لەو کامێرایەوە بێت فەرمە بۆ ئەو بێخەوێ ئەتوانێت زۆر بە ئاسانی بێخەوی لە زانستی چینیە یەکێکی شتێکی زۆر ئاسانە چارەسەکردنی زۆر ئاسانە ئەو چارەسەرەکەن مەجاڵمان چۆن فاسەکەێنە پێڵێن بۆ کەساڵێن زەحمەت نەبێت زمانە دەربێنە بەسوشی باشە زمانی سەری زمانی تۆزە سوورە ئەو معنای حرارەتێکەیە لە ئۆرگانی دڵیە ئاسان نییە چۆن بۆ بینەرانی باسکەین بەڵام حرارەتێکەیە لەسەر زمانی یەک ئەمە یەک دوو نەبزێگرین ئێستا تۆزە لەوانەیە قەلاقیش بێ نەبزی ئەم وەکو چۆن لنجیتە طبی سینەیە پێڵێن ڕتوبەت یان لنجێک لە شتایە کەواتە شێوازی خۆراکت کێشەیەک هەیە لە مەتەقەی مەعیدە و سەپڵتا بۆ هەزم ناکرێ ئەبێ بە ڕتوبەت لنجی لە شتا ئەو لنجیە لە شتا حتا زمانیشت توزە تایەتی ئاساڵەیەکی تایە ئەم لاولاکەی پەڵەپەڵەیە جگای هینە پێڵەن وەکو چۆن جگای دان ئەوە معنای ئاساڵە کەواتە لەشی ڕتوبەتی تایە لنجی تایە ئەو لنجی ڕتوبەتە چی ئەکات وان لێکە مێشکە دامە پڕە وەڕی دووەڕ قورسی لە شتایە تۆزە قورسیت لەش قورسە ناوسکیشت ئاوسێت بۆ خواردنشتیوە کەواتە بێت چارەسەرکەین بۆ ئەوە چارەسەری سەپڵ و مایدەی بۆ لە طبی سینیە و هەمان کاتیشا و مەسەلەی گەرمایی کە تیاتایە جگەر و لەگەڵ دڵ کاتی دڵە ئیش بۆ ئەوەکەین چۆنێکین طبعاً ئاسان نییە من لێرە بەس دووسێ دەرزی پیشانێ بۆ بینەران پیشانیانێم ئەو دەرزیانە چۆنەکەیت و لە کوێیە بە تایبەتی بۆ یەکەی دەرزەکان چۆنن ئەوە ستیلە یەک جارە بەکارێنی و فڕێدەی زۆر تەنکە یعنی ئەوە نییە کولیتیانی دەرزەکە وەکو تەڵە قژە گوایە تایبەت هەم دەرزانە خۆ ناترسی ئێدە باشە یەکەم شت کە یەکێنێ عادەتەن تەپڵی سەرە ئەمە ڕەف دەکا بە سەرەوە ئارام دەکاتەوە زۆر اینجا بڕوا بکەنیە وەرە چەند جارێ بۆلام ئەگەر خەوت ئەومە خۆش نەبوو بەیانی ئەبێ پێمان بڵێ کاکسۆران خەوە ئەمە ناشتێکی بەسیتە بۆ یەکەم ئەمە یەک ئەمە جگایەکی زۆر ئەساسە بۆ ئارامبوونەوە باشە خۆ ئازایی نەبوو ئەم جگایە جگایەکی شپێڵەن شەن من نقطەیەکی زۆر مهمە بۆ مەسلەی ئارامبوونەوە بۆ حتا من نەخۆشم هە بۆ دڵی زۆر خێرا بووە خوارد لێیاوە کە ئەمانە بۆ کردووە پاشەوە بۆمان کرد ئیسیجێکمان بۆ کردەوە تەختیفمان بۆ کردەوە یەکسەر گۆڕاوە بۆ سەر ئەسلی خۆی ئەمە لە نەمسا کردومانە یەکەشمان هەیە دراسەتەکە ئەمە تۆزی لەوانە جگاکەی بێشێ نێشە خەو لێ دەکرێت ئەمە تا ئێستا تەنیا لەسەر ئارامکردنەوەکەی جەناب ئارامکردنەوەی بەڵام هەراوی ئارامی کردووە بێ ئۆرگانەکان یەکەیەکە بە دوایەکە کە کێشەی بێخەوی دروست دەکات هەمووی تەرتیب کە تێبڕێکی خیتەوە ئەنجا جێگاکانی جیاوازە مەسەن ئەمە ڕێگاوبانی دڵە ئەم ڕێگایە هەر جێگایە و لاقی بەشتەکە یەکیان بەرزێکاتەوە یەکیان کەمێکاتەوە یەکیان ڕێکێکاتەوە نقطەکان ئەم نقطانە هەمووی جێگای تایبەتین ئێستا لێرانایە مەسەن حالاتی دڵڵابە بۆی ناکەم چکە ئێستا جێگای ئەوە نیە هێناکە بکەم ئافری وڵام بابە زۆری ئێمە ئینیشمان کردو بێکەوە پرۆگرامەکان کردو بێکەوە لەبەرەوە تێ ناسین شێوازی دەرزەکان بەم شێوازەیە بۆ ماوەی چەندێک ئەمێنێت 20 دقیقە بۆ 45 دقیقە ئەو لاش بۆ یەکەی هەرا بۆ
جێژەبییت گەشتبوون هەیە گەشتبوون تۆ بێشتێ بڵێ شتێک هیچ کێشەیەک نییە باش پژەشە نییە ئەگەر کەسێک لە کاتی پرۆسی ئەنجامدانی دەرزیاژنەکەیە هەر ئەوەی کە جەنابەت باست کرد گێژبوونێکی تیا دروست بێت یا بارودۆ گەنجەکان ترسن لە ڕێگای ترسەکەەوە هەندی شارە بورێنەوە ئەو کە زۆر گەنجە زۆر کەم شتوا بێت ئەگەر بەتەنیا بێت و ئاوی نەخوارد بێتەوە نای نەخوارد بێ لەم ڕۆژانە کوڕێکم بۆ هات لە ئێرانەوە هاتبوو لە ڕۆژهەڵاتەوە ئێران نازانم فارس بوو کورد نەبوو بۆیە لەم ئێران کورد نەبوو هەر بەتەنیا هاتبوو نازانم چی ئەدرەسیا نای نەخوارد بوو هەر دەرجەکەم بۆ برێسە ورایەوە فەقیرە پرسەکەیە لە گەنجا زۆرە بێشتا هەندێک کەس کە بۆ یەکەی کەسە خەوی لێکێ زۆر کەسەیە خەوێکی قوڵ ئەکات 20 دقیقە پرخێنێت باشە کەواتە ئەگەر کەسێک بێوێ دەرزیاژنکردن ئەنجام بات ڕێنمایی پێشوەختە بۆی چییە؟ ئەبێت چی بکە یان چی نەکا یان چی بخوا چی نەخوا باشترە ئەو بخواتەوە شتێک کەم بخوات دوای دەرزی ئاژنیژەکەش نابێت یازی وەرزشی زۆر بکات نابێت خۆراکی زۆری بەدەوا بێت ڕێنماییەکان هەرەوەی چکەیە باشە ئەگەر ئەو کەسێکە گرفتێکی تەندروستی هەبوو دکتۆر هەوڵتاندا لە ڕێگەی دەرزی ئاژنینەوە گرفتەکەی بۆ چارەسەر بکرێت بە تەنها لە ڕێگەی دەرزیەکەەوە چارەسەر ئەبێ یاخود پێویستیشی بە دەرمان ئەبێ لەگەڵی بەکاربێت هەفتە بۆی بکەی بڵێ بەڵام ئێمە لە وڵاتانی کە لە چین و لە ئەوروپا هەمووی بێ دەرمانی بێتێ باشترە بۆی خێراتر بێ پرۆسەکە دەرمانەکان چیە لە هەموو سەیدەلێکان دەرمانخانەکان بەشێکی تایە پێڵم بەشی طبی سینی لەوێ شارەزان و خوێنەوارن هەمویان 4 ساڵ خوێنویانە لە فارم لە ئەپۆتلای مختبەرەکە لە دەرمانخانەکە ئێتر کە تۆ بۆ نووسیتەوە کە دکتۆری چینی چکابێت دبلۆمێ هەبێت لە ئەوروپاش دبلۆمە نەبێ نایڵن ئەم دەرمانە بنووسی چۆ دەرمانەکان ئەبێت لێبزانی نەوێت ئەبێ سەعاتی دانیشی بیر لێ بکەیتەوە چۆن ئەمە ڕێخی بۆ یەکەوە ئەمە هەموو گژ و جایە ڕێخی بێکەوە بیکەی بە دەرمانێک و هەر کەسە و تایبەتمەندی خۆی بە پێ خۆی دەرمانی خۆی بۆ نووسیتەوە مەسەڵەن تۆ بێخەوی ئەویش بێخەوە تۆش بێخەویت بەس هەرێکەوت دەرمانی تایبەتی خۆی هەیە وەکو ئێران طبی خۆمان نییە زانستی خۆمان هەموو یەک دەرمانیاتێ بە ملیۆنەها یەک دەرمانە لەبەرەوە فەرقی زانستی چینی و لەگەڵ ڕۆژئاوایی ئەوەیە کە هەر کەسە و تایبەتمەندی خۆی هەیە هەر کەسە و پەنجەمۆری خۆی هەیە و هەر کەسە و شێوازی نەخۆشەکەی جیاواز چەندێک دوای دەرمانەکان کە بەکاری ئێنی ئیتر کاریگەریەکەی دەرەکە کاریگەری وڵی تر پاش هەفتەی دەست پێکات بەڵام دەرزی ئاژنەکان هەندێک جار یەکسەر ئەو پاش چەند دقیقە ئازارەکەی نامێنێ یان کێشەکەی نامێنێ بۆ سبێنێتەوە ئەڵێ زۆر باش بوو زۆر خەوتنەکەم زۆر خۆش بوو زۆر سوک بوو خواردن زۆر ئێستا دوێنێ ژنێک هاتۆ بەڵام ئەڵێ من 20 ساڵە نان ناخۆم بۆم کرد ڕۆشتۆتم ئەڵێ هەر لە ڕێگاوە لەگە خۆشەکەی ڕۆژەوە ئەڵێ یەک شوتی گەوری کڕیوە ئەڵێ ئەو ژنە تا ئێوارە هەر نانی خواردەوە لە خۆشیانە هاتووە کاریگەریەکەی زوو بینیوە هەندێک کاریگەری زۆر سووە ئێستا کاک سۆران بارودۆخی جەنابەت چۆنە دکتۆر بە کورتی ئەگەر ئەمە ماوەڵام بێتەوە وتت کێشەی کەم خەوی ڕێگە چارەی زۆر ئاسانە بە زارەتی چینی ئاسانە زۆر ئاسانە چۆ تۆ بۆ بێ هۆکەی بدۆزیتەوە بۆچی و کەسە بێخەوە یەکەم مەسە بۆ نمونە شتێکی زۆر ئاسایی شەوان نامخۆ تۆ خەوە باش نییە بۆ کەواتە مائیدە دەورێکی ئۆرگانێکی زۆر گەورەیە لە مەسلەی بێخەویە بۆ نمونە ئەشە یانێکی گڕی زۆر بێ گەرمایی زۆر بێ لەشە مەسەڵەن خانمان کە هۆرمۆنەکانە کەوێ بێتەوە گەرمای لەشیان زیاکە ئەو گڕەیە کە چیەکات کە ناڵێ بخەوی کە مشکت بەخاتە جوڵا خەرەوە کەواتە کێشەکان چییە گەرما و سەرمای لەشە ئۆرگانەکانە کە تێگەچێت کە تەوەزنەکەی تێ بەڵانسەکەی تێگەچێت هاوسەگەیەکی تێگەچێت تۆ بێ بە تۆ بسینی ڕێکی خێتەوە تۆزێ ئەم وشانی من لەوانێ ئاسان نەبێ بۆ بینەران من خۆشم کە یەکەم جار دەستم کرد بە پێش 20 ساڵ بە خوێندنی ئەم شتە یعنی بزۆر بەلام غەریب بۆ قسانە ئەمە چییە ئەمە وزەی دڵ و وزەی جگەر و بەڵام شتەکە کە چتە نایەوە زۆر خۆشە و ئیشی هەزارها ساڵە و ئێستا بە ملیۆنەها دکتۆرە کاراکەن لە ئەمریکا و لە ئەوروپا و یانی شتەکە بۆ بە شتێکی ئاسایی دەستەکانە خۆش بە زۆر سپاس دەکەین بابەدەبوونی بەڕێزت کاک سۆرانیش باسی ئەوەی کرد بۆ ماوەتی ئێستا هەست بە ئارامەیەکی زیاتر ئەکە فەرمووت کە 45 دقیقەی نیو ساعتێکی تر لە 20 دقیقە کەمتر نەبێت چکاوە وزەی لەش بە 20 دقیقە ئەستۆڕێتەوە لەشی ئینسانە ئێمە لەسەر وزەی لەشی شەکەین لەسەر خوێن بردن و خوێن جوڵانی شەکەین لەسەر ئۆرگانەکانی ژەکەین چۆن هاوسەنگی دروستکەین لە بینی وزەی یان ین و یانگ یانی وزەی گەرمی و ساردی
یان گەوت و هێزەیە کە بێکەوە بەستراون و دژی یەکیشن تۆ ێستا لێرانەیە بۆ نمونە ڕووناکی و تاریشی دوشتن بێکەوە بەستراون وانە ژن و پیا و دوشتن بێکەوەن ئاسمان و زەوی هەتا و لەگەڵ مانگ ئاگر و لەگەڵ ئاو ئەم شتانە هەموو بێکەوە بەسراوە کەواتە هەموو گردون و ئینسانی ژوایە هەموو جانی بێکەوە بەسراوە ئەو دوو قووەتەیە ئۆرگانەکانی ژەگەرینی کەم بێ یانی یانگی کەم بێ تێگەچێت دەستەکانە خۆش دکتۆریان سپاس خۆراکش بۆ زۆر مهمە خۆراک مەسەلەی خۆراک ئەبێ بزانین کە بە پێ و کەسەکە لەشی ساردا بێت چی بێتێ لەشی گەرمە چی بێتێ کەواتە مەسەلەی خۆراک زۆر گرنگە تکا لە بیرانەکەم دوای ئەم پرۆپاگاندایە نەکەون وڵا هەر ڕۆژەوەی زەلامێکی ئەو شتانە بخۆن بۆ هەموو کەسێک نابێ هەر کەسە و بە پێی لەشی خۆی و شێوازی شتەکە زۆر قورسە کە خۆراک لە زانستی چینیە دەرمانە خۆراک ئەتوانێت بێ بە زەهر کەواتە پێویست ناکە ئەم هەموو قسانە ئەکرێت لە کاتی سرت مەکەن لە پرۆگرامەکانتانە ئەمە وا بکە وا بکە و نازانم خۆ بەڕێ من زانستی چینی زۆر کۆنا زانستی هندی زۆر کۆنا زانستی ڕۆژ هەڵاتی زۆر کۆنا لە مەسەلەی خۆراکە زۆر ئاسانە هەر کەسە تایبەتمەندی خۆی هەیە بە پێی فەستی خۆت نانەکەی خۆ بخۆ لە کاتی خۆیانام خۆ زیارڕەوی مەکە هەرەوەیە پێویست ناکە بەس ئەبێ یەکێک ڕێگا پیشان بڵێ چی بخۆی